بەڕێزان باوەڕتان هەبێ پەروەردە زۆر دەورە بینێت. یعنی یەکێک لە ئەو کارە خراپانی دایک و باوک بەرامبەر بە مناڵ ئەیکەن ترساندنی مناڵە بە کۆمەڵێشت. یعنی تۆ معقولە ئەو مناڵت کردوتە سەر قاچت ئەیخەوێنیت، جار بەجار ئەڵی ئەگەر نەخەویت ڕێک بانگی سەگەکاکەم بتخوات، بانگی پشەکاکەم بتخوات، ئەمە خراپە. ئەگەر نەخەوی جنێکەت هێ بۆ گیانت، ئەوە چ پەروەردەیەکە؟ با بە ئەو مناڵە دوو ڕۆژتر ڕەنگە لە خەو ڕاچەڵێکێت ئیتر تووشی هەزارەها دەرد بێت، تووشی نەخۆشی دەرونی بێت. ئیسا خەڵکێکەیە فۆبیای هەیە بە تاریکی، ئەوە دایکی وای لێ کردووە. فۆبیای هەیە بە پشیلە، فۆبیای هەیە بە سەگ، فۆبیای هەیە بە هەموو شتێک. باوەڕت هەبێت یعنی بە دراوسەکەیان ترسانوێتی باشە تۆتی بانگی مام جەبارە بۆکەم، مامە فڵانە بۆکەم، وەڵابی حاجی ئەحمەد بێت ئاوا هەردوو چاو دەرکا و واو لێ بکات، هەر لە خۆی لەو پیاوا ترسێت. ئەمە خراپە بەڕاستی. نفسیەتی ئەم مناڵە ئەکوژیت، ئەم مناڵە لە گەشە ئەخەیت. دایک ئەبێت جارێت تاریکی لە دڵی مناڵەکەیە ڕووناک بکاتەوە، بڵێ تاریکی هیچ نییە، چۆن ڕۆژ ڕووناکە شەویش تاریکە. باشە پشیلە ڕوح لەبەرێکە ئازاری هیچ کەسێک نادات، ئەبێ ئاوا تێبیێنیت. ئەگەر باسی جنۆکەوەمانەکرا ئەبێ بڵی ئەمە ئەزانی چۆنە، ئێمە چۆن هەوا نابینین بە چاوی خۆمان، ئۆکسجین بە چاوی خۆمان نابینین، جنۆکەش بە چاوی خۆمان نابینین. بۆیە جنۆکەش توانای ئەوەی نییە کەس ئەزیێت بات. بۆیە ئەگەر دایک و باوک لە مناڵیەوە چۆن بڵێ یعنی حد تەمەنی مناڵ کەیتر زۆر بچووکە بەو شێوازە مناڵەکەیان پەروەردەکەن، گەورە بێ کەسێکی زۆر چالاک و ئازای لێ دەرەچێ، نەک کەسێکی ترسنۆک و لەرزۆ ئیتر لە هەموو شتێک دەترسێ. بەخوای سا ژن هەیە شووی کردووە، ژن هەیە شووی کردو ماڵەکە دیاخوا پیاوەکەی کێشەیە زانی چی هەیە، بەیانیان ناتوانێ بێ بۆ نیۆش، ئەڵێ ژنەکە مەترسێت. ئەڵی لە چێ ترسێ؟ ئەڵێ وەڵا لە تاریکێ ترسێت. باشە لە تەنیایی ئەترسێت. هێندە ترسانۆتی ئەم دایکە لە مناڵیەوە کە چۆتە ماڵی خۆشی بووە بە دایکش، ئەمە هەر فۆبیای هەیە، لە تەنیایی فۆبیای هەیە، فۆبیای هەیە بەرامبەر بە هەموو شتێک. ئەمە خراپە، بەڕاستی ئەمە خراپە. تۆ ئەگە بڕیار بێ دایک بی، بڕیار بێ باوک بیت، ئەبێ پەروەردەیی بیت، نابێت یعنی ئەبێت مناڵەکەت زبر بەخێوکە. ئەم هەموو ترسە چیەکەیتە دڵێەوە؟